لایەنە شیعەکان بۆ ئەنجامدانیان دواخستنی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا بەشی دووبەرە بوون. بەرێکیان لەگەڵەوەن چیدی کە هەڵبژاردن دوانەخرێت. دواخستنی هەڵبژاردننی پێشوەختەی ئەم جارەش بەدڵی هەموو لایەنە سیاسیەکان بوو، بە تایبەت شیعەکان. لایەنە سیاسیەکان یەرێمی کوردستان هەر کاتێک هەڵبژاردن بکرێت ئەوان ئامادەن و هیچ کاتێکیش داوای دواخستنیان نەکردووە. دەستگای هەڵبژاردننی پارتی دەڵێت کەی هەڵبژاردن بکرێت ئەوان ئامادە دەبن. ئەم هەڵبژاردنە پەیوەستە بە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی، لە پەرلەمانی عێراقی و لە حکوومەتی عێراقی بڕیاری لەسەر دەدرێ و زیاتر ئەم هەڵبژاردنە بە پێشوەختەیی دەکرێت لەبەرەوەی ناڕەزایەکی زۆر لە شەقامەکانی بەغدا و باشووری عێراقەوە هەبوو. زیاتر پەیوەستە بەوان. ئێمە هەر کاتێک هەڵبژاردن بکرێ ئێمە حازرین. شێوازی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمان لە بەرژەوەندی ئەو لایەنانەیە کە خاوەنی دەنگدەرێکی زۆرن، بۆیە پێناچێت ئەو لایەنە شیعانەی کە ئەم شێوازەی هەڵبژاردن لە بەرژەوەندی ئەوانە جارێکی دیکە ڕێگە بدەن هەڵبژاردنەکە لەوە زیاتر دوا بخرێت. بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکگرتووش دەڵێت هەڵبژاردن لەوە زیاتر دوا بخرێت کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە، بە تایبەت لە نێوماڵی شیعەکان و شەقامی عێراقیش تووڕە دەکات. کە شەقامی عێراقی لەو ئەدا سیاسی حکوومەتی عێراقی و ئەو چەند ساڵی کە وڵاتیان پێبڕێوە بن ناڕازی بوون. ئەو هەڵبژاردن پێشوەختە هیوایەکی خستەوە بەردەمی شەقام کە لە هەڵبژاردننی داهاتوو گۆڕانکاری لەو نیزامە سیاسی عێراقیە بکە. ئەگەر دوای بخەن لەوە زیاتر تەسەوڕ دەکەم دیسان بێ هیوایی شەقامی عێراقی بگریتەوە. ڕەنگە هەندێک هێزی سیاسی یان هەندێک ڕەوتی سیاسی سواری شەپۆڵەکە بن بە قووەت و سەر بچێشی بۆ کاری نەخوازراو. ئێستا ینی ئەوەی کە ئێستا پێشبینی دەکرێت کۆمسیۆن زۆر بەگەرمی لەسەر خەتە، دەسەڵاتەکان بەگەرمی لەسەر خەتن ماوەتەوە ئەوەی کە دەنگدەری عێراقی چەند هاوکاری کۆمسیۆن دەبیت، چونکە ئێستا کۆمسیۆن ڕیهانی لەسەر ئەوەیە کە بەشێک زۆری دەنگدەری عێراقی کارتەکانیان نوێ بکەنەوە، ناوی خۆیان تۆمار بکەن. بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە ژێرخواستی چەند لایەنێکی شیعەکان و شەقامی عێراقی بوو. یاساکەش لە بەرژەوەندی ئەو لایەنانەدایە، بۆیە هەر هەنگاو و کارێک بۆ دواخستنی ئەوا دۆخی عێراق ئاڵۆسەر دەکات و ئەگەری ڕوودانی شەڕی نێوخۆشی هەیە دۆخەکەش بۆ زۆربەی لایەنە سیاسیەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەبار نییە، بەڵام بە ئاشکرا ناتوانن داوای دواخستنی زیاتری هەڵبژاردنەکانیش بکەن. موشمەد سادق، کوردستان 24 هەولێر.